ماڵێ بابەتن ئێمە میوانێکمان هەیە لەگەڵ ئەو پرس و قسەی زیاتری لەبارەوە دەکەین. میوانەکەمان دکتۆر ساول مۆنتێز لێکۆڵەر لە دامەزراوەی گۆڵد بۆ استراتیژی نێودەوڵەتی کە ڕاستەوخۆ لە واشنگتۆنەوە لەگەڵماندایە. بەڕێز ساول ئەم کاتتان باش سپاسانەکەین کە بەشدارن لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24. ئایا ڕاگررتنی شەڕ لە نێوان حەماس و ئیسرائیل کۆتایی بە کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دێنێت؟ ئێوەتان باش بەڕێز حاکم، دڵخۆشم بەوەی جارێکی دیکە لەگەڵتانم. پرسیارەکەت پرسیاری تەواوی جیهانە. زۆر خەڵک بەخۆشمەوە خۆشحاڵن بەوەی کە بەم ڕێرەوە بەم پلانێکە پەسەند کراوە ببێتە ڕێڕەوێک بۆ چارەسەرکردنی کێشەکان. هەمووان تاوەکو ئێستا ڕازین بە گرێبەستەکە بە پلانەکە. ئێمە لەسەر کاغەز ڕێکەوتنێکمان هەیە و وڵاتانی عەرەبی وڵاتانی ئەندامی با بڵێن ئەوانەی کە لە شەڕەکە بەشدارن ڕازین، بەڵام ئێستا دەبێت جێبەجێ بکرێت. دەبێت ئەم بەڵێنەکە لەسەر وەرەقەیە ئەم گرێبەستە لەسەر وەرەقەیە دەبێت جێبەجێ بکرێت و ئاشتی دەستەبەر بێت. و دواتر چەندین پێویستی هەیە کە جێبەجێ بکرێت و بە درێژایی کات بە تێپەڕبوونی کات بۆمان دەردەکەوێت و نابێت حەماس دەسەڵاتی لە غەزە هەبێت، ڕۆڵی لە بەڕێوەبردننی غەزە هەبێت و دەبێت هەمووان پابند بن بە جێبەجێکردنی ئەم پلانە و هەمووان پێکەوە ئەو لیژنەیە ئەو دەستەیە کە دانراوە پێکەوە غەزە بەڕێوە ببن بەبێ ئەوەی کە حەماس هیچ ڕۆڵێکی هەبێت. زۆر باشە، زۆر باشە جەنابی دکتۆر ساول. ئەگەر حەماس وەکو لە ڕاگەیاندنەکەشە بڵاو کراوەتەوە ئامادە نەبێت چەکدا بنێت و غەزە بەجێ بهێڵێت، پێتان وایە ئیتر ئەم شەڕە کۆتایی بێت یان دوجار دەبێ حەماس لە غەزە نەمێنێت؟ بەڵێ بە گوێرەی پلانی ئاشتی ئەوانەی کە هەموو لە ئەو پلانێک کە هەموو لایەنەکان پەسەندیان کردووە دەبێت حەماس چەکدا بنێت، دەبێت هیچ ڕۆڵێکی لە بەڕێوەبردننی غەزە نەبێت. ئەگەر وانەکەن و من دڵنیام کە ئەم پلانەی ئاشتیە جێبەجێ ناکرێت و نابێت هیچ گروپێکی تیرۆریستی لە غەزە ڕۆڵ و کاریگەری هەبێت جێگەی هەبێت. باش دکتۆر ساول ئەبا زۆر بە ڕاشکاوانە پێشم خۆشە ئەگەر ڕاشکاوانە وەڵامی ئەم پرسیارم بدەیتەوە. ئایا کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تەنها کێشەی ئیسرائیل و فەلەستینیەکانە؟ خۆ کێشەی کوردیش هەیە، زیاتر لە 40 ملیۆن مرۆڤی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەنانەت ڕێگەی قسەکردنیان پێ نادرێ بە زمانی خۆیان، ڕێگەی خوێندنیان پێ نادرێ، لە سادەترین مافەکانی مرۆڤ بێبەشن. پێ دوایە بە بێ چارەسەری کێشەی کورد ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئاسایش و سەقامگیری دەبینێت؟ تۆ ئاماژەت بە خاڵێکی زۆر گرنگدا. مافی گەلی کورد شتێکە کە لە یادی هەموماندا هەیە. کاتێک کە من دەیبینم وڵاتانی ڕۆژئاوا و ئەو کەسانەی کە ڕۆڵیان هەیە لە وڵاتانی جیهان و لە کۆمەلگەی نێودەوڵەتی دان بە دەوڵەتێکدا دەنێن دەوڵەتێکی دیکە بەبێ ئەوەی کە هیچ گومانێکیان هەبێت و دەبێت بە هەمان شێوە دان بە دەوڵەتی سربەخۆی کوردستان برێن. بەڵام ئەم وڵاتانە تاوەکو ئێستا شتێکی ویان نەکردووە، دەچن دان بە مافی دەوڵەتانی دیکەدا دەنێن، نەتەوەکانی دیکە دەنێن، بەڵام
لە هەمان کاتدا کە گەلی کورد مافی خۆیانیان هەیە کە دەوڵەتێکیان هەبێت بەڵام دان بە دەوڵەتی سربەخۆی کوردستان نانێن من هیواخوازم کاتێک کە پرسی فەڵەستین چارەسەر دەکرێت و هەوڵ بۆ چارەسەرکردنی دەدرێت دەبێت سەرنجی تەواوی کۆمەڵگەی نێودەوڵەتی بێتە سەر پرسی کورد بە هەمان شێوەی پرسی فەڵەستین کە دەیانەوێت چارەسەری بکەن پرسی گەلی کوردی چارەسەر بکەن. دکتۆر ساوڵ تا چەند بە بڕواییەوە تا چەند ئەم ئاگربەستەی ئێستای نێوان حەماس و ئیسرائیل پەیوەندی بە داڕشتنەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە هەیە کە باسی لێوە دەکرێت. بەڵێ شتەکان ڕوونن من پێویست ناکات بڵێم کە ئەو شەڕەی کە ئێستا هەیە لە نێوان ئیسرائیل و گروپی تیرۆریستی حەماس دژنەوەی تیرۆریستی حەماس شتێکە کە دەکرێت با بڵێن خۆمان لێ دوور بخەینەوە شتێکە ڕووی داوە هەیە و بەهۆی ئەم شەڕەشەوە کە ڕووی داوە باجێکی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست باجێکی زۆریان داوە قوربانیەکی زۆریان داوە ڕوبەڕووی ئاڵنگاریەکی زۆر بوونەتەوە بەهۆی ئەم شەڕەوە و هەتاوەکو ئەو کاتەی کە ئەم شەڕە بەردەوام بێت ڕۆژهەڵاتی ناوەڕاست باجی قورس دەدات و لە کاتێکا کە ئەم شەڕە ڕادەوەستێت دەرگا بۆ گۆڕانکاری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکرێتەوە و با بڵێن کێشەکان بە ڕێڕەوی خۆی چارەسەر دەبێت وەک ئەوەی کە تۆ ئاماژت پێدا پرسی گەلی کورد دەکرێت سەرنجەکان بێنەوە سەر پرسی گەلی کوردیش دوای چارەسەرکردنیام کێشانە. زۆر باشە دکتۆر ساوڵ پێ دوایە ئەم ئاگربەستەی کە ئێستا کەوا بڕیارەوە وا ژۆش کراوە وا بڕیارە بارمتەکانیش ئازاد بکرێن پێ دوایە دەرگا بە ڕووی ڕێکەوتنی ئیبراهیمی دەکاتەوە و ئایا بە ڕێکەوتنی ئیبراهیمی ئاشتی و ئاسایش بۆ ئیسرائیل دەستەبەر دەبێت؟ چەندین ئەگەر هەیە ئەگەر ئەم ڕێکەوتنە جێبەجێکرا ئەگەر حەماس بەڕاستی بارمتەکان ئازاد بکات و با ڕێکەوتنەکە پەسەند بێت وەک دەزانی ئێمە پێشتر چەندین ڕێکەوتن هەبووە بەڵام لەلایەن حەماسەوە پێشێل کراوە ئەگەر ئەم ڕێکەوتنە وەک خۆی جێبەجێکرا ئەگەر وڵاتانی عەرەبی و ئەو دەستەیی کە بۆ ئاشتی پێک هێنراوە بۆ بەڕێوەبردننی غەزە وەک خۆی کارەکانیان ئەنجامدا ئەگەر حەماس چەکی دانا و لە تەواوی شتەکان لە بەرژەوەندی خەڵکی فەڵەستین هەبوو و لەلایەکی دیکەشەوە چەندین ئاڵنگاری دیکەش هەیە بۆ نمونە حیزبوڵڵا هەیە هێشتا هەر ماوە هێشتا هەر بوونی هەیە و حوسیەکان هێشتا هەڕەشان و هەروەها ئێرانیش هێشتا هەر هەڕەشەیە بە چارەسەرکردنی تەواوی ئەم کێشانە وەک پاکێجێک دەکرێت باش پرسەکە بە جۆرێکی تر زۆر باشە دوا پرسیار دکتۆر ساوڵ ئێوە باسی بەرەی مەقاومەتان کرد ئایا ئەم ڕێکەوتنەی نێوان حەماس و ئیسرائیل کۆتایی بە بەرەی مەقاومە دێنێ بۆ خۆ دەزانی لە لوبنان هەن لە عێراق هەن لە یەمەن هەن لە هەندێک شوێنی تر هەن کۆتایی بەوانیش دێت؟ بە شێوەیەکی ئۆتۆماتیکی نەخێر با ڕاوشکاو بین چەندین کێشە هەن کە تاوەکو ئێستا خەڵک ئاماژەی پێنەداوە ئەگەر حەماس چەکدا بنێت و زۆربەی ئەو کەسانەی کە پشتیوانی لە حەماس دەکەن هێشتا هەر بەردەوام دەمن لە ناسەقام گیرکردنی ناوچەکە واتە دەبێت هەمووان پشتگیری لە پلانەکە بکەن نەک تەنیا حەماس بەڵکو ئەوانەی کە پێشتریش پشتیوانی حەماسیان کردووە دەبێت هەموو لایەنەکان پابندی ئەم پلانە بن بۆ ئەوەی وەک خۆی جێبەجێ بکرێت وەک ئەوەی کە پلانی بۆ دانراوە
ئاسایش و سەقامگیری بگەڕێتەوە بۆ ڕۆژهڵاتی ناوەڕاست و و ئەو کاریگەریانەی کە گروپەکانی دیکە هەیەە بە باڵپشتی ئێران کە دژی جوو کردەوەی تیرۆریستی ئەنجام دەدەن دەبێت هەموو ئەم کێشانە چارەسەر بکرێت و هەمووان بە ڕێکەوتنەکە پابند بن. زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر ساول مۆنتێس لێکۆڵەر لە دامەزراوەی گۆڵد بۆ استراتیژی نێودەوڵەتی ڕاستەوخۆ لە واشنگتۆنەوە لەگەڵمان بووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بۆیەوە کاتێکی خۆش.